مامۆستاجان پرسیاری منەوەیە چی لە گەڵ ئەو خوێندکارانە بکرێت کە وەکو پێویست داوامی قوتابخانە ناکەن. یعنی غایبە بنیازدرە قوتابخانە یا لە کاتی پێویستیشە بڵێن دوا ئەکەوێ لەوانەیە وانەیە یەکەم نەیە لەوانەی دووەمە دەست خۆش مامۆستا عەبدوڵڵا جان. مامۆستا جان لەلایەنی دەرونیەوە جەناب مامۆستای تو ئەزانی هیچ ڕەفتارێ بەڕێزان هەڵس و کەوتێ بەبێت دافع پاڵنە نابێت. یعنی مەسەن مناڵت درۆەکە دوو لە ڕوویەوە یا دزیەکە یا شەڕەکە یا درەنگێ بۆ مەکتەب یا غایبە ئەبێ هۆکار هەبێ مامۆستا جان. یەکەم شت ئەبێت جەناب خۆت ئەگەر بتوانی یا لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەکەەوە کە لە ناو پۆلەکەتانە هەیە یا لە ڕێگەی ئەو مامۆستا بەڕێزەی کە پەیوەندی لەگەڵ خێزانەکان نابێ بە دوای هۆکارەکان بگەڕی مامۆستا جان. چێڵێ ئەم مناڵە بۆ نمونە ماڵیان دوورە هیچ وەسایلێکی نەقڵ نییە چێڵە بەهۆی نەقڵەوە نێ مامۆستا دواکەوێت ئەوە بێت چارەسەری ئەوی بۆ بدۆزیتە گوناحی چییە؟ چی ئەڵێ مەسەلەن لە ماڵ و مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان نییە ئەم مەزوڵە ئەیبا بۆ شوێنێکی تر و دواییە بۆ لای تۆ مامۆستا جان. چێڵە دایک و باوکی تونند و تیژ نین لێ ئێن و عەزیەتیان چێڵە برادەری خراپینێ چێڵێ مامۆستاکە سوکایەتی پێ ناکات تونند و جێوێ دێنێتە دەرسەکەیەوە یاڵێ حەزی لە خوێندن نیە مامۆستا جان برادەری هەیە ئەڵێ با بڕۆین بۆ خارج و خوێندن چێ یا بەداخەوەندێک دایک و باوک خوێندنیان سوک کردو مامۆستا ئەڵێ بێ بەچی ئەوەتە دوو مامۆستا و کرێکی منە هەر کرێکەی پێ نایرێ ئەوەتە براکە و جامیعەی تەواو کردووە دەم عالەمی سۆڕەدەوە یعنی پاڵنەر لە لای خوێندکار ناهێڵ نەیش بە کەیفی خۆی یەتوە چێ بەس بۆی دایک و باوکی ڕازگا کەباتە یەکەم هەنگاو مامۆستا گیانە بێ بەدوای ئەو هۆکارانەیە بگەڕێنکەوە لەم قوتابی خوێندکارە ئەکا کە نەیە بۆ دەوامیە غایب بێ یا خود وەکو پێویست نەیە کە هۆکارەکەمان دیاری کرد چارەسەرەکەی ئاسانە مامۆستا ئیتر وەسایلی نەقڵە حەلی بۆ دۆزیتەوە کێشەی خێزانی لەگەڵ دایک و باوکیانە دانیشی برادەری خراپە لی دوورە خەیتەوە بۆ چوونی غەڵەتی هەیە ڕوونکردنەوەی ئەیتێ لەگەڵ یا دانیشی ئەوە حەلە دەست خۆش گەیشت مامۆستا جان.